بەڕێزان نەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان شادی و کامەرانی بێت. تونند و تیژی ئەو دیاردەیی هەر لە سەرەتای دروستبوونی مرۆڤەوە سەری هەڵداوە. بە پێ قۆناغەکانی پەرسەندنی ژیانی مرۆڤایەتیش تونند و تیژیش وەک هەر کایەکی تر و وەک هەر بەشێکی تر لە ژیانی مرۆڤ پەرەیسەندووە. ئەوەی لە ئێستادا زۆر جێگەی باسە تونند و تیژی هێزە سیاسیەکانە. زۆر جار قسە لەسەر تونند و تیژی حکوومەت بەرامبەر بە ئۆپۆزیسیۆن و هەندێک جاریش تونند و تیژی ئۆپۆزیسیۆن بەرامبەر بە حکوومەت و هەندێک جاری تریش تونند و تیژی بەشێک لە ناو حکوومەت لە بەرامبەر بەشێکی تری ناو حکوومەتدا دەکرێت. بەڵام ئێستا دیارترین قسەکردن لەسەر دیاردەکانی تونند و تیژی بەستنەوەی تونند و تیژیە بە بزوتنەوەیەکی سیاسیەوە کە پێی دەوترێت ئیسلامی سیاسی. بۆچی تونند و تیژی بەستراوەتەوە بە ئیسلامی سیاسیەوە؟ ئایا لە منهەجی فکری و لە ڕەفتار و لە کردەوەی ڕۆژانەی ئیسلامی سیاسیەکاندا تونند و تیژی بوونی هەیە؟ ئەگەر بوونی هەیە لەکوێوە سەرچاوەی گرتووە و ئەگەریش بوونی نییە کەواتە بۆ ئەم چەمکە دراوەتە پاڵ هێزە ئیسلامیە سیاسیەکان و لە ئێستادا لە دنیادا هاوپەیمانێتی گەورەیان لە بەرامبەردا دروست دەکرێت. ڕەنگە زەقترینیشیان ئەو هاوپەیمانێتیە بێت کە ئێستا لە بەرامبەر هێزێکی وەک داعش دروست کراوە. لەم کاتژمێرەی ڕووماڵەکەماندا دەمانوێت قسە لەسەر تونند و تیژی سیاسی لای هێزە ئیسلامی سیاسیەکان بکەین. بە میوانداری هەرێکە لە بەڕێزان کاک هاوژین عومەر بەڕێوەبەری سنتەری زەهاوی بۆ لێکۆڵینەوەی فکری و هەروەها کاک بەهمەن تاهیر نەریمان نووسەر لە بواری ئیسلامی سیاسی. بەخێرهاتنی هەردوو لاتانەکەم. بەخێربێن سەرچاوان. کاک هاوژین، لە مێژووی دروستبوونی هێزە ئیسلامی سیاسیەکاندا شتێک هەیە بە ناوی تونند و تیژی، ئەمە ئەگەر هەیە لەکوێوە سەرچاوەی گرتووە؟ ئایا لە نەهجی فکری و سیاسی ئەم هێزانەوە سەرچاوەی گرتووە یان ڕشاڵێکی شۆڕە بێتەوە بۆ ناودین؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، بە تێگەیشتنی من تاریخی تونند و تیژی لەگەڵ تاریخی مەسەڵەن بەشەریەتایە پەیوەندی بە زاهیرەی ئیسلامی ئەوی پێوترە ئیسلامی سیاسیە، ڕوتی سیاسی ئیسلامی کە بە خوێندنەوەی من وەکو ئیسلامیەک لە دوای بەو فۆرمەی ئێستا لە دوای ڕوخانی خلافەتی ئیسلامیەوە لە سەرەتای سەدەی 20 ڕوویدا زۆر جیاوازن، چکە تاریخێکی تازە ناکرێتەوە زاهیرەیەکی زۆر کۆنی پێ و بەستی. مەسەلەی تونند و تیژی لە دێر زەمانەوە هەبووە و هیچ ئەسڵ و ئەساسێکی دینی نییە. ڕاستە لە تاریخێکی معەنە یا لە مێژوویەکی دیاری کراوە تۆ کۆمەڵێک بە تێگەشتێکی هەڵە لە دین ئەویان کردبێ، بەڵام چ لە تاریخی کۆنیش و چ لە تاریخی تازەشە ئەگەر تۆ بێ پۆلێنێ بکەی زۆرینەی زۆری ئەو تونند و تیژیە دەستە جەمعی کە ڕوویان داوە، دەستە جەمعیانەی ڕوویان داوە زۆربەی ئەچێتە بازنەی ئەوانەی کە هەڵگری شوناسێکی دینی نین، بە هەر نەڵێن ئیسلامی. مەسەلەی ئەوەی وابەستەی تونند و تیژی دینی شەبەڕەئی من تۆ چ ئیسلام بگری چ دیانەتەکانی تر بگری وەکو مەسیحیەت وەکو یەهودیەت خۆ دەزانی ئەمە تاریخێکی زۆریان هەیە. و ئەگەر ئیسلامی شەگری 1400 ئەوە بوو بە 1436 ساڵ بەڕسمیە پێش ئەوەش نزیکی 13 ساڵێکی تر بۆ نمونە ئەو دینە هاتووە لە ڕێی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بۆ مرۆڤایەتی. مێژوویەکی وا پان و مێژوویەکی وا درێژ و مێژوویەکی وا باڵابەرز زائیدەن ئەو دوو دینەی تر بەم هەموو شوێن کەوتەوە بە تەکید کۆمەڵێکی کەم ئەبێ کە مەسەلەن لەو ڕێگەیە لابە، چکە ئینسان بە مجرد ئەوەی کە ئەبێ بە هەڵگری دینەک نابێ بە مەلائیکەت. فەرقی ئێمە و مەلائیکەت ئەوەیە کە ئەوان هەڵە ناکەن، ئێمە هەڵە ئەکەین. ئەگەر لە هەڵەکانمان بە بڕای تۆ ئەوانەی کە تونند و تیژی بە ناوی دینەوە ئەنجام بدەن لادەرن لە دین؟ بە تەکید وایە، چونکە جەوهەری ئیسلام، جەوهەری دینە سەماویەکان هیچ ئاماژەیەکی تیان نییە بۆ تونند و تیژی. باشە لە هیچ حاڵەتێکە هێزە ئیسلامیە سیاسیەکان ئەگەر تونند و تیژی بەکاربێنن لە دینە شەرعیەتی پێ نەدراوە؟ من ڕەم وایە ئەو هێزە سیاسی ئیسلامیانەی کە لە عالەمی ئیسلامی و لە منتیقەکەیە هەن و هێزی مەشروعن و خەباتی ڕەوا ئەکەن لیان نەبینداوە تونند و تیژی بەکاربێنن. و ئەو گروپانەشی کە لێرە و لێ بەناوی داعشیا پێشتر بە هەر ناوێکی ترەوە هەبوون، ئەوانە تونند و تیژیان بەرهەمهێناوە، چۆنەڵی خوێندنەوەی تایبەتیان هەیە و ئینسان ئەتوانێت زیاد لە فاکتەرێکی بۆ مێنێتە پێشەوە و مەسەلەن بیداتە پاڵ کۆمەڵی ئامانجی گەورەتر لەو تێگەیشتنە دینی هەڵەیە کە خۆیان هەیەە. ئەوەی کە ئێستا لە عالەمی عەرەبی و ئیسلامی و منتیقەکەیە ئەو هێزە سیاسی ئیسلامیانەی کە هەندێکیان گەیشتونەتە حکوومەت، هەندێکیان تا ئێستا لە قۆناغی کاری مەدەنیان، من شخصی خۆم نەمبینیەوە کە تونند و تیژیان بەرهەم هێنابێت تا بڵێن وڵا کاکە ئەوە
وایاوانە کە لە مسر و لیبیا ڕۆیە بە هەمان شێوە بەرهەمی ئەوان ئەوەی میسر کێ توندوتیژی کردو ینی پێم خۆشە بڵێن کە ئێمە باسی حرەکەیەکی سیاسی مەشروعەکەین باسی ئیخوانەکەین ئیخوان توندوتیژی بەرامبەر کرا توندوتیژی کرد لەوێ سڵتەیەکی شەرعی مەهماکان هەر کەم و کوڕەیەکی هەبێ بەڵام بە شێوەیەکی ناشەرعی لە دەسەڵات هێندایە خوارەوە ئەوەی لە لیبیا هەیە لە لیبیا ئەساساً کۆمەڵی خەڵک هێنداونەتە سەر ڕێگە یانێ ئەو ئەزمونە تێک بن ئەو ئەزمونەی دوای ڕوخانی قەزافی کە کۆمەڵێکن هەر ئینقلابچەکانی میسر ئەوەی مەسەڵەن کەسێکی وەکو حەفتەر لەلایەن سیسیەوە داعمەکری هەموو عەلەمەزانێ کە یانوێ ئەو ئەزمونە تێک بن یعنی بۆ نمونە تۆ لە پاڵ ئەوشا ئەزمموی تونست هەیە کە دوێنێ ئەمڕۆ 26 مانگە ئەمڕۆ ئینتیخاباتیان کردو یەک لە جوانترین ئەزمونەکانی ئیسلامیان دوای بەهاری عەربی نیشان داوە هەرچی وابەستەی هێزە سیاسی ئیسلامیەکانی تریشە لە منتیقەکە تۆ ئەگەر من پێم خۆشە ئەوە کۆمەڵی ئەزمون لە کوردستان خۆمان سەیریکەین ینی چ هێزێکی مەشروعی ئێستا کەنای ئیسلامیە یەکگرتووەڵی کۆمەڵەڵی یا بڵێن بزوتنەوە پێم خۆشە توندوتیژیە کە بووە بە ظاهیرەی کارکردنی ئەو سیمەتی ئەساسی و شوناسی ئەساسی کارکردنی ئەو پێم بوترێ کامەیە کە ئەچێتە خانەی توندوتیژیەوە بەڵێ زۆر باشە دەستە خۆشەکە بەهمەند ئەگەروانی توندوتیژی بەکار دەهێنن بەناوی هێزی ئیسلامی سیاسیەوە لا دەربن و لە دینە شەرعێتێک نەدرابێ بەم توندوتیژیە کەواتە بووم چۆن کە دراوەتە پاڵ ئیسلامی سیاسی چەمکی توندوتیژی کە باسێکەکەن چەمکێک نییە تەنها ئیسلامی سیاسی خاوەنی ئەم چەمکە بێت ئێمە کە باسی ڕۆژهەڵات دەکەین لە ئێستەیە ئەو هێزانی کە هاتوون دەسەر دەسەڵات هیچیان بە مەشروعی لە ڕابردە بە مەشروعی دیموکراتیانە ناتون دەسەر دەسەڵات وازە تورکیا بێنە بۆ نمونەکە ئێستا لەسەر تورکیا ناکەین بەڵکو هەموو هێزانە بە شێوەی ئینقلاب هاتوونەتە سەر دەسەڵات واتە کۆیم هێزانە ئەوەی کە پێودراوە شوعی چۆ دەسەر دەسەڵات ئەوەی پێوتراوە نەتەوەی چۆ دەسەر دەسەڵات ئەوەی پێوتراوە ئیسلامی چۆتە سەر دەسەڵات بە شێوەی ئینقلاب چۆتە سەر دەسەڵات و ئەم هێزانە ئینقلاب ڕاستە خۆ پێویستی بە توندوتیژی هەیە لەبەرەوەی هێزێک لە دەسەڵاتە بوو ئەم هێزە لە ئەساسا خۆی توندوتیژ بووە و هەروە خۆی هێزێکی نادیموکراتیت بووە نادیموکراسی بووە واتە کە تۆ باسی توندوتیژیەکەی چۆن سەر هەڵدەدا لە مجتەمەیەکدا تۆ ناتوانانی یەک ڕەهەند بگری بۆ نمونە ڕەهەندی دین بگری بڵێ ئەمە دین توندوتیژی لەناو کۆمەڵگەی تۆ بەرهەم بهێنێ بەڵکو بێ و دیاردە کۆمەڵایەتیانە چین بۆ نمونە لەناو کۆمەلگای یارمەتی ئەوە دەن توندوتیژی بەرهەم بێنێ لە جێگەی و ناتوندوتیژی بەرهەم بێنێ ئەو دیاردانە چین لە کۆمەلگای بنادن بەرهەمهێنێ بۆ نمونە و ئەو دیاردانە چین لەناو کۆمەلگای کەسێکی دیکەی وەکو زەرقاوی و وەکو بەغدادی بەرهەمهێنێ ئەبێ ئەم دیاردانە تەنها دیاردەیەکی دینی نین بەڵکو دیاردەی سیاسیە بێ ئەم چاوی لێ بکەوە سیستمی سیاسی بە ئیشی لەسەرکەی و بە سیستمی کۆمەڵاتیشی لەسەرکەی لەوێشە سیستمی ئاینی و کللتور ئیشی لەسەرکەی ئایا کللتور و ئیشی چێ لە بەرهەمهێنانی مرۆڤی توندوتیژە و مرۆڤی ناتوندیتیژە باشە بەڵام ئەگەر کۆمەڵێک ئەگەرمانە ئێمە ینی ئیش لەسەر ئەوە بکرێت کە لەلایەنی کۆمەڵاتی و لێکۆڵینەوەی لەسەر بکرێت بەڵام بۆ پاساوەکە چییە کە لە ئێستادا بەشی هەرە زۆری بەسرێتەوە بە ئاینەوە لە ئیسلامدا ناتوانین تۆ بڵێ ئیسلام دینێکی توندوتیژە وەکەوەی ناتوانین بڵێ ئیسلام دینێکی ناتوندوتیژە چکە لە ناو ئیسلام لەبەرەوەی لە ناو ئیسلامدا کۆمەڵێ دەق هەیە لە هەندێک شوێندا تۆ باسی توندوتیژی بۆ دەکا بەڵام لە هەندێک شوێنی دیکەدا باسی پێکۆژیانی بۆ دەکا ئەوەی کە بڕوای بە توندوتیژە لە ناو ئیسلامە یە دەقە توندوتیژەکانی ناو ئیسلامە بۆ دێنێ ئەوەی کە جەودەت سعید کە باسی ناتوندوتیژی دەکات لە ناو ئیسلامدا و چەند کتێبی هەیە لەسەر ناتوندوتیژی لە ئیسلامدا دێ کۆی ئەو دەقە مێژویانە دێنەوە ئەو حەدیث و ئاەتانە دێنێ کە باسی ناتوندوتیژی دەکەن واتە ناتوندوتیژی ئەو جیهانبینی تۆیە لە ناو دینە ئایا تۆ دەتەوێت توندوتیژی بەرهەمبێنی یان ناتوندوتیژی بەرهەمبێنی لەناو ئیسلامە تۆ دەتەوێت بۆ نمونە عەقلانیەت بەرهەمبێنی وەکو لە مێژوودا بۆ نمونە معتەزیلەی بەرهەمهێناوە وەکو ئیمامی ئەبوو حەنیفەی بەرهەمهێناوە یاخود تۆ دەوێت بە پێچەوانەوە کۆمەڵێک هێزی توندوتیژ بەرهەمبێنی کە هەمیشە لە مێژوودا خوێن ڕێڕەوێک بووە کە پیا ڕۆیشتەوە و هەروەها دینیشێک بۆ لەو ماسکانە هەمیشە ئیشی لەسەر کردووە بۆیە توندوتیژی لە مێژووی ئاینە یەکتاپەرستەکانە بێگومان هەیە لە کۆی ئاینە یەکتاپەرستەکانە کۆی ئەو مێژوەی ئاینە یەکتاپەرستەکانە خەوینتەوە لە پشتیانەوە خەونێکی دروستکردنی ئیمپراتۆریەت هەیە و مێژووی ئیمپراتۆریەت مێژووی ئاینە و تەوحیدیەکانە هەمیشە ئیمپراتۆریەکان لای ئێمە ئاینێکی تەوحیدی لە پشتیەوە بووە ئەم ئاینە تەوحیدیانە برەویان داوە بە یەکلاکردنەوەی زەوی بۆ دەسەڵاتێکی دیاریکراو بۆ دینێکی دیاریکرا لە ناو دینە بۆ مەسهەبێکی دیاریکراو لێرەوەیە توندوتیژی لە هەر ڕوئیایەکەوە هەر جیهانبینیەک و کە پێی وابێت بۆ نمونە لە ناو ئیسلامدا تاکە هێزێک ئیسلامێکی ڕاستەقینە هەیە و ئەمە هەیە ئیسلامی ڕاستەقینی یەکلاکەرەوەی و کۆی ئەوانی دیکە
ئیسلامی ناڕاستەقینێن ئەمە بۆ خۆی بەرهێنانی توندوتیژێ و ئەم عقڵێکی توندوتیژێمە بەرهەم بێنێ ئەی ئەو هێزە چییە ناتوانێت بۆ نمونە لە ناو ئیسلامدا مەدرسەیەکی یاخۆ طریقەیەکی وەکو مەولەوی دێتە پێشە ئەم طریقەی مەولەویە دێت مۆسیقا سەما تێکەڵەکا بەدین لە هەمان کاتیشا هێزێکی دیکەشت هەیە سەربڕین تێکەڵەکا بەدین واتە تۆ لەناو کایە کۆمەڵایەتی و سیاسی و ئابوووریە جۆر بە جۆرەکان و هەروە تێگەشتە دینیەکانیش ئەتوانی مامەڵە لەگەڵەوەی ئایا توندوتیژی لەکوێوە دێت و چۆن گەشەی کردەوە چۆن چۆتە ناو ئیسلامی سیاسی شو لە هەمان کاتە بێگومان چۆتە ناو ئیسلامی سیاسی زۆر باشە کاک هاوشین ئەو توندوتیژی کە لە ئێستاە بەکارەهێنرێت بە هێزێکی وەکو داعش بە نمونە وەربگرین ئەمە بەرهەمی فکری کەسانێکی ناو داعشە یان وەک ئەوەیە کە مبەڕەتی بە ئاياتی قورئانی و بە ئەحادیسی پێغەمبەر بۆ هێننەوە زین چۆنە خۆی ئیسلام بڵێن داعش کە خۆی بە گروپێکی ئیسلامی ناوزە دەکا و ئیعلانی شتێکی کردووە کە پێوترێ خلافەتی ئیسلامی تەبعاً بەدافعی کۆمەڵێک تێکستی دینی و اعتقاد و تەسەوراتی دینی ئەواکە بەڵام ئەگەر ئەمە بخێنە ژێرباری لێکدانەوە طبعاً ئەبێ ئەوە بڵێن ئیسلام ئەگەر وەکو مەنزومەیەکی کامل و وەکو مەنزومەیەکی شامل سێری بکەیت و دوور لەو دابشکردنەی کە سکاک بەهمن باسی کرد جزئێک وەرگری لە سیاقی خۆی دەریکەی ئەوە بەڕاستی لادانە لە ئەسڵی دین لە ئەسڵی ئیسلام لە ئەسڵی ئەو پەیامەیە کە ئیسلام هێنایەتی ئەمەیە کە داعش کردوێتی هەر لە قورئانیشا خۆی ئەوە شتێکی مەزمومە کە خۆی گەورە فەرمێ ئەفتؤمنون ببعض الكتاب وتكفرون ببعض ئێمە یەکێک لە مشکلەکانمان لە جانبی فکری ئیسلامیش و لە موارەسەی ئیسلامیشە ئەوەیە تۆ نتوانی هەموو ڕەهندەکانی واقعێک بخوێنیتەوە یا واقعێک لە مێژوو دابێنی یا لە نێو دەقەکانە دەقێکی تەجزیئەکرا و بەشبەشکرا و بیهێنی بیسەپێنی بەسەر واقعێکی کولیە ئەمە نەتیجەیەکی عکسیە بەدەستەوە ئەوەی ئێستا داعشێکە طبعاً چۆن ئەڵێ لادانە لە دین و ئەو ظاهیرانە چ لە ناو ئیسلام و چ لە ناو هەر دینێکی ترا بە شێوەیە لە شێوەکان بوونی هەبووە هەروەکو لە علمانێتیشە مەسەڵەن هەرەوە نییە بڵێ ئەسڵێکی دینی هەبێ چکە بە تەکید وەکو منوتەم لە بەرەبەیانی مێژووەوە توندوتیژی دەوری هەبوو تۆ ئێساوی فرعون ناوەنەی چی کاکە نەی هێشتۆ کەس یعنی کەس هەر سەر دەربێنێ خۆ فرعون تەحەدای ئیلاهیشی کردو تەحەدای خۆی کردووە کەوتەدی من خوام تۆ کەسێک کە بڵێ من خوام یعنی ئەسڵی خواکە ئێستا هیوایە کاکە دژاتی تۆکا وەکو هێزێکی ئیسلامی بەڵام خۆی لە تۆ بە مسلمانتر دەزانێت پێوای بەچێکی دینی دژاتی تەکا بەس فرعون بۆ منە کە لە مێژوویەکی زۆر کۆنا دژایەتی هەڵگرانی پەیامی خوایی کردووە خۆ ئەوە ڕەسی توندوتیژی بووە باوەڕی بە بەرامبەر نەبووە هەتا کە هارون و موسا چوون خوای گەورە پێی فەرموون بە زمانێکی نەرم لەگەڵی بدوێن بەڵکو بگەڕێتەوە یعنی ئەو زمانی حیواریشی ڕەت کردوێتەوە مەسەلەی داعش ئەوەیە ئەمان جزئێک لە دین دێنن و بەڕاستی لەگەڵ لە پاڵ کۆمەڵی فاکتەری ترا کەوای کردو ئەو واقعە بێ قسەیەکی من لەسەر ئەوەی کە بۆچی ئێستا توندوتیژی ئەدرێتە پاڵ هێزە ئیسلامیەکان بەتاکیدەوە حاڵەتێکی واقعی نییە و حاڵەتێکی علمیش نییە مەسەلەی ئەوەی کە هێزە ئیسلامیەکان ئەکرێنە باس و خواست و وەڕەهەندی توندوتیژیان پێوە لکێنرێت طبعاً ئەمە ئێمە ئقرار بۆ بکەین ئێستا هەژمونێکی ئەلامی هەیە کە عالمی غێر ئیسلامی ساحبێتی و مثلا ئەتوانین بڵێن عالمی نەسرانی عالمی غەربی بە هەموو ئەو ئیتیجاه سیاسیانەی کە تیاتی ئەزانین کە تەرکیزێکی زیاد لە پێویست هەیە لەوەی کە کۆمەڵگەی ئیسلامی بە کۆمەڵگەیەکی دواکەوتوو و بە بەرهەمهێنی توندوتیژی و تیرۆر و هەموو ظاهیرە سلبیە کۆمەڵایەتیەکان و سیاسیەکان بناسرێ تو هەتا ئەمە ئەبینی لە فیلمەکانی هۆلیودیشە ینی تۆ زۆرە وجودی ئەزین چۆنە ئێستا بە سێرکردنی چەند تەجروبەیەک بۆ نمونە من حەزەکەی سووریا عێراق بۆ نمونە سعودیە یەمەن ئەوە لیبیا من حەزەکەی کۆمەڵشت پێ دەڵێم یعنی کە ئەمە لە ئەسنای دراسی چەند ساڵی خۆمە هەر ئەوە ئێستا پێش بەرنامەکە بەپەلە هەنێشتم بۆ ئەوە کردی کێ هەندێک سوورەکانی لە ئەمریکا ئەوە کرد یعنی لە ناو برد کە دانیشتوانی ئەسڵی ئەمریکا بوون هێزێکی دینی نەبوو ئەمریکەکان بڵێن ئەویان کرد کێ ئیسرائیلی هێنا لە ناو واقعێکی جایە چەسپانی و تا ئێستاژ ممارەسەی تیرۆری منەظەمەکە و بە ئاشکرا ئەو هەموو تاواناکە کە بەڕێی من ڕێز وزەرای ئەرجەنتین کە لە UN لە حزوری سەر کۆمارەکانە لەم ماوەی پێشوا بە سەراحەت وتی تۆی تەرکیزە خەیتە سەر واقعێک کە خۆت دەسە هەیە لە دروستبوونیە واقعێکی وەکو داعش بەڵام سەیرەکەی تحالفی دەولی بۆ کۆکەیت و ڕۆژێک کەڵی تیرۆریستە ڕۆژێک مەسەلەن زەمینەی بۆ سازەکەی بەڵام لەو لاوە ئیسرائیل دێت گەورەترین تیرۆر لە منتیقەکە بەرهەمێنێ و ممارەسەیەکە
بەڵام تۆ باسی ناکەی مەسەلەن لە سەردەمی ئێستاە لە سەدەی ڕابردووە مەسەلەن ئەوەی کە ستالین کردی زیاد لە 20 ملیۆن مسلمانی کوشت هەردوو حربی عالەمی یەکەم و دووەم کێ لێ بەرپرس بوو کێ کردی کە نزیکی 60 تا 100 خەڵکی ئەوروپی ئەوە بوو باشە کێ مەسەلەن لە هێرۆشیما و ناکازاکیدا کێ مەسەلەن قەسابخانەکانی سەبرا و شاتێلا ئەوانەی کرد کێ 250,000 مسلمانی سربی لە قەلبی ئەوروپایە تیرۆر کرد کە خۆمانزانین سربیەکان بوو یعنی ئەمە ئەوە ئەکەن من زۆر شتی تر هەیە کە لێرە باسی کەین خۆ ئەمانە کاکە هەندێکی دینیان نەبوو خۆ ئەگەر هەشی بێ خۆ ئیسلامی نەبوون یعنی باشە خۆ ئەمە هەمووشی 100 ساڵی بین نیە هەمووشی 50 ساڵی بین نیە سربیا مەسەلەن لە بۆسنە و هێرسک و مسلمانانی ئەو منتیقەیە لە نەوەتەکانە قەتڵ و عامەکران سەبرا و شاتێلا لە هەشتاکان و نەوەتەکان بوو یعنی بۆچی ئیعلامی غەربی ئەم ماکینە ئیعلامیە کە تەرکیزی لەسەر کۆمەڵی گروپی دیاری کراوە لەسەر کۆمەڵی شتە تەبعانەوە هەمومان نەزانین ئەمە قسەی من نییە قسەی بڕۆ چۆمسکی تێزەکانی بخوێنەرەوە بڕۆ ئەوانی تریش کە هاوڕای چۆمسکین لەو قەزەیە کە ئیعلامی غەربی چی ئەکا تۆ پێشەوەی واقعەگەوە بکرێ ڕێی ئامی بۆ تەهیئا کرێت لە ڕێ ئەو کەناڵی ئیعلامیانەوە ئەنجا کە من وەکو عالەمی ئیسلامی قەناتێکی مزادم نییە بتوانم ئەوە بکەم ئیلا چەند نووسینێکم هەیە بە تەکید ئەوە نەتیجەیە کە دابەدەستەوە من ناڵم تونند و تیژی نییە لە ناو جیهانی ئیسلامیە بەڵام وەکو بیرمەندێکی عەرەب دەڵێ ئەڵێ پیشاندانی جوزئێک لە حەقیقەت یەکسانە بە درۆ یعنی ئەمەی کە ئەوروپا و ئەمریکا و ئیعلامەکەیان دەیکاوە جیهانی غەربی دەیکاوە جیهانی نا ئیسلامی دەتوانین بڵێن ئەوەی کە ندی عالەمی ئیسلامین یان جزئێک لەو حەقیقەتە پیشانەیە یعنی ئەوەی سەرشانە درێت جزئێک لە حەقیقەتە یعنی بۆ باشە ئەگەر باسی داعش بکرێت ئەو جزئێ پیشانەیە کە ڕیشێکی هەیە سیمایەکی ئیسلامی هەیە ومثلا ئەو ئەو هاتۆ بنەوی دینەوە ینی شەڕ خۆیەکە تۆناچاریکەم ناستامی باشە بەناوی دینەوە من وەکو دیندارێک لە پێش کەسێکی نائیسلامی و بێدین و لە پێش ئەمریکاش و لە پێش غێری ئەمریکاشە بۆتە سەلمێنم کە ئەوە لادەرە لە دین ڕەگ و ڕیشەکەشی بۆ باسەکەم هیچ پێویستم بەوە نیە ئەمریکا بێ بڵێ کاکە تۆ بیرم خاتەوە بڵێ کاکە ئەمە ئەوە دەکات باشە بەڵام ینی سەلماندنی ئەوەی سەلماندنی تۆ بۆی کە داعش لادەرە لە دین بەسە بۆی داعش ڕابگرێت یەک بیرمەندی ئەمریکی یەک بیرمەندی ئەردەنی هەیە قسەیەکی زۆر جوانەکە لە 11 سپتەمبەرە ئەڵێ ڕێژەی خۆی ئەردەنیە ئەڵێ ئەو ئامارەی کە لە ئەردەن هەیە لە وڵاتەکەی من کە ساڵانە قوربانیانی ڕووداوی هاتوچۆ زۆر زیاترە لەوەی لە 11 سپتەمبەرە بوونە قوربانی دەستی ئەو کەسانی کە لە پشت ڕووداوە کۆبوون باشە قوربانی تیرۆر هەر کەسێک بیکە تیرۆر نییە ئیسلامی بێ غیرە ئیسلامی بێ بەرهەمی ئەم ئامانجە غەربیە بەرهەمی ئەم واقع ئیعلامی کە ئەوروپا و ئەمریکا چۆن ئەڵێ ڕەخساندویانە ئەوەیە کە بەڕاستی جوزئێک لەو حەقەتە و پیشانەیە کە نەتیجەیەکی درۆ کە نەتیجەیەکی پێچوانەیە بەدەستەوە زۆر باشە دەستە خۆشە کاک بە من ئەوەی کە ئێستا ڕوئەیات و دنیای ڕۆژئاوا لەسەری هاتووەتە سەرخەت ئەمە بەشێکی ئەو حەقیقەتەیە کە لە ئەرزی واقع ڕۆیە تۆزێ شتەکان کۆکەینەوە باشە لە ڕاستیە من لەو خاڵەوە ڕەنگ بێ لەگەڵ کاکاژین ئێژگار جیاوازم کە پێی وایە منزومەیەکی شامل لە ئیسلامدا وجودی هەیە لە ئیسلامدا لە مێژووی ئیسلامیدا منزومەیەکی شامل وجودی نییە کاتێک وجودیەکی هەبوو کە تۆ تەسەوری ئەوە کە ئیسلامێکت هەیە یەک ئیسلامە ئیتر هیچ گروپ و فرقەیەکی لێ نەبووتەوە ئەم منزومە شاملە وجودی هەیە و هەروەها ئەم منزومە کۆی ئەوەی کە پێی دەوترێت دەستە جەمعی هەموو عولەمای ئیسلامی لەسەر کۆک بووە بە درێژایی مێژوو تاکو ئێستا شتێکی وجودی نییە ئەمە وەهمە لانی کەم لە ئێستادا دوو فرقەی گەورە هەیە بۆ نمونە شیعە هەیە سونە هەیە بۆ نمونە کامیان منزومەی شمولی پشتیە لەمە چییە بۆ جەنابی شێخ واضح بێ یەکەم ئەوەی تۆ باسێکەی بەو شێوەیە نییە مثلەن یعنی چاگوایە جەنابی لەو دایرەیە بڕۆیتە دەرەوە لەوەی کە لە جوزئێک و سەری ئیسلام کە من تێگەیشتنی مەقاصیدی ئەڵێم لە دین هەموو ئیسلام بۆ نمونە زانایان هاتوون 5 مەقصد زانایانی بڵێن لە تەقلیدی 5 مەقصدی شەرعیان دیاری کردووە کە هەمووی لە پاراستنی کەرامەت و مەقصدەکان کێشەکەەوە نییە کێشەکەەوەی تۆ لە دوجارە دیاردەگێتە پێشەوە بەس جوزئێک بگری بۆ نمونە یەکێک لە مەقاصدەکانی شەریعە من ئاەتەکەشم بۆ یارمەتیم بە یەکێک لە مەقاصدەکانی شەریعە بریتە لە پاراستنی نەسلی بەشەر ئەمە ڕوونەوانیە بەڵام تۆ دیاردەیەکی دێتە پێشەوە ئەبوو بەکری بەغدادیت هەیە بە هیچ شێوە ناتوانین تۆ بڵێن کابرا موسڵمانیە ئەم کابرایە لە سامەڕا
مزگەوتێکی بەدەستەوە بۆ ماستەر و دکتۆرای لە شریعی ئیسلامیە هەیە یعنی تۆ ناکرێ بەم ئاسانیە بڵێ ئەمە لادەر بوو ڕووی ئەمە کەسێکی بێئاگانیە لە دین کەسێکی ئاگادار و بەوردی ئاگادارەوە مێژووی ئەم کابرایە مێژوویەکی ئیسلامی بۆ پێشتر وەکو قەرزایی خۆیەوە لە پێشتر خوان بۆ دواتر لای داوە چۆتە ئەم هێزی دروست کردووە ئەکرێت بەوردی قسە لەسەر ئەم شتانەکەی وە ناکرێت من ئەزانم یەکی جەنگی جیهانی یەکەم ئاگادارین و ئازانی ئەو جەنگی جیهانی دووەم ئاگادارین هەموو ئەم شتانە ئاگادارین کە ئەوروپا و ئەمریکا چیان هێناوە بەسەرم ئەمە ئێمە دیاردەیەکە لەناو ئێمە دیاردەی توندوتیژی ئیسلامیە وجودی هەیە با لەسەم دیاردە بوەستین و ئەوروپیەکان هیچ شەرمیانی لەوەی نەقدی خوانەکەن و نەقدی ڕابردووی خوانەکەن و نەقدی جەنگی جیهانی یەکەم و دووەمەکەن کۆی ئەو قسانی کە مەگەر لەسەر شتانە بیکەن مێژووی ئەوانەی خوێنین و جارێک ترێڵین و لەسەر خۆیان بۆیە گرنگە بە جورئەت و ئێستا قسە لەسەر ئەمەکەین کە هەیە لای خۆمان گرنگە بە جورئەتەوەی کە باسی ئیسلامی سیاسی دەکەین لە ئەبوبەکر بەغدادی کردو توندوتیژ بێ ئەو تاوانانە تێگەشتنی ئەبوبەکر بەغدادیە لە تۆ نابێ هەڵە بکەین تۆ نەتۆ بۆ نمونە نوێنەری ئیسلامی نەبوو بەکری بەغدادی نوێنەری ئیسلام قسەکە ئەمەیە یارمەتیمە بۆی تەسەوڕەکانم بگەێنم لەسەرەوە بیرۆ بۆ چوونان دیاردەیەکە دیاردەی ئیسلامی سیاسی کە توندوتیژی هەڵگرتووە ئەم دیاردە تەنها دیاردێکی دینی نییە و ئێمە بێم دیاردە بەوردی بخوێنەوە بۆچی بۆ نمونە سید قوتب پێش ئەوی بچێتە ناو زیندان کەسێکی نەرمونیانە و نەقدی ئەدەبیە نووسێ کاچێتە ناو زیندان و لە زیندانە معالم فی الطریقە نووسێ ئایا زیندانەکانی ئێمە بۆ بەرهەمێنانی سید قوتب بەم شکڵا بەڵام لە پێش معالم فی الطریقە کەسێکە کە باسی نەقدی ئەدەبی و باسی تەسویری فەنی لە قورئانەکە کە وێنەی زۆر جوانی تێدایە تۆ توانین چێژی تایبەت وەرگری لەو کتێبی کە لەسەر قورئان نووسێتی لەبەر ئەوە دیاردەی ئیسلامی سیاسی لە ئێستادا هەر ئەو تعبیری کە کاوژین بەکاریانە ئیسلامی ڕاستەقینە نییە بۆ خۆی وشی ئیسلامی ڕاستەقینە بەرهەمهێنەری توندوتیژیە کۆی مێژووی ئیسلامی مێژوویە کە شەڕ لەسەر ئیسلامی ڕاستەقینە هیچ کەسی ئیسلامی ڕاستەقینە نەبووە یان ڕاستەقینە نییە ئەوەی کە ئێستا لە مەیدانای بینین و توندوتیژی بەرهەمهێنێ ئەوەی کە توندوتیژ بەرهەمهێنێ وێنەیەکی وەرگیراوە لە واقعەیە کە بەشێکی زۆری وێنەیەکی تەواوەیان نیوێ هەرگیز وێنێکی کەموتم وێنێکی تەواواتە ئیسلامیی ڕاستەقینێ ئەمە هەڵەیە ئەم چەمکە بەم شکڵە بەکاربێنی لە ڕووی زانستی و ئەمە هەڵەیە ئیمکان نییە لە مێژووی ئێمەدا شەڕ لەسەرەوە کراوە لەسەر ئەوەی چی ئیسلامی ڕاستەقینێ چێ فەرقەی ناجیە ئەمە کێشەیەکە ئەم کێشەیە ئێمە تێیپەڕێنین بەڕاستی ئەبێ لە ڕستەکانمانە تێیپەڕێنین کێشەیەکەوەیە کە ئێستا تۆ لە لەحزەیەکدا پێت وایە ئیسلامیی ڕاستەقینە هەیە و بەکری بەغدادی ئیسلامی ڕاستەقینە نییە ئەم لەحزەی کە تۆ بەکاری ئێنی بۆ خۆی بەرهەمهێنەری توندوتیژی بۆ لە مێژووی ئیسلامیدا و ئێمە ئێستا لە بەردەم دیاردێکی خەتەران کە پێی دەوترێت داعش و ئەم داعشی کە هەیە چی بەرهەمی هێنێت بۆ نمونە منە چمە بازار ئەلف دوکانێکی ڕیشێکی درێژی هەیە و سمێڵێکی تاشراوی هەیە و دەموچاوێکی شێوە مۆنی هەیە و بەم شکڵی کاکاوژین و بەم شکڵی من و بۆ شکڵی تۆیە کۆی خەڵک ئیمکانی ئەوەی هەیە ئەگەر هاتوو بەراوردێکی پێی وایە سیقەی بەم کابرا ڕیژدارەیە مسلمانێکی ڕاستەقینەیە نەک بەمی دیکان کە دنیا کە سیمایکی ڕوونتری هەیە لەمە بۆ وەهمێک هەیە کە ئەم هەمە پێمان ڕادەکێنێ ئەو شکڵا کە هەیە وجودی هەیە لەناو ئەبوبەکری بەغدادیە بۆ خۆی ئەم ئیسلامی ڕاستەقینە ئەمە کێشەیە کە ئێمە بێ ئیشی لەسەرکەین و ئەو هەمە هەڵوەشەینەوە کە ئیسلامی ڕاستەقینە بریتیە لەکێ ئەبێ وازم دیاردەبین ئەمە تێپەڕێن ئیسلامی ڕاستەقینە وجودی نییە و لە مێژووە ناکرێت ئیسلامی ڕاستەقینە وجودی هەبێ باشە بەڵام بە تێکەڵکردنی کولتور بۆ ئەو وێنەیە کە تۆ کێشات پێدوانیت کولتور عکسی ئەوەمان پێ ئەڵێ زۆر جاریانی خەڵک ئەگەڕێتەوە بۆ دینداریە میلیەکە زۆر جار ئەو کەسە ئەو دینداری کە لە کۆمەلگای ئێمە ئەکرێ بۆ نمونە وەگەوەی کە مەریوانی وراقانع باسی ئەکات ئەمە ئەو دینداریە ڕاستەقینێ و ئەو وێنە تەواوی دینەکە پیشانی خەڵکە درێت کە دینداریشی میلیە هەمیشە منیش مۆزوعەکەم ئامەیە هەمیشە ئیسلام چۆتە ناو هەر کولتورێکەوە وێنەی داوە بۆ کولتورە و کولتوری ژوێنی یاوە بە ئیسلام لە نەتیجە بۆ نمونە لە ناو کوردە ئیسلامێکی کوردەواری دروست بووە زۆر جیاواز بۆ ئیسلامی سیاسی کە تەنانە لە ناو کۆمەڵی ئیسلامی باشەکەواتەوەی کە بینین بەشەکە لە تێکەڵی لە دین و کولتوری عەرەبی بێگومان ئەو ئیسلامی کە ئێستا هاتۆتۆ کە پێی دەوترێت ئیسلامی سیاسی ئێمە لە کوردستانە دوو گوتارمان هەیە لەم ئاستا ئاستی چەند ئیسلامێکە نەشودنمە و ئەساسی لە دوو چاو بۆ وەسەری گرتووە یەکیان بریتێ لە سەلەفیەتی سعودی یەکیان بریتی لە ئیخوانی میسری ئەمە یەکێک لەم دیاردەیە کە لە شلەکان و هاتۆ بۆ ناو ئێمە وە کۆی ئیسلامیەکانی ئێمە یەگرتو و بزوتنەوە کۆمەڵ وێنان لە بەردەم ئێمە ئیسلامە گرتوتەوە ئیسلامێکی دیکەشمان هەیە نزیکەی 20 ساڵە ئیشی لەسەر دەکرێت ئیسلامێکی تورکیە کە فەتحولای گولنیەکان لە هەرێمی
کوردستاندا ئێستا بەرهەمی ئەهێنن کۆمەڵی مەکتەبی زۆر و زەبەنیان کردوتەوە وەزدانکۆیان کردوتەوە لە هەرێمی کوردستانە ئەمەش جۆرێکی دیکە لە ئیسلامێکی تورکیا بەرهەمی دەهێنێتەوە کولتور بەردەوام ئامادەژیەکی بەهێزی هەیە لەناو تێگەشتن لە ئیسلامە لە مێژووی 1000 ساڵ زیاتری ئێمەدا مەلای کوردەواری ئێمە توانیوێتی ئیسلامێکی کوردی کوردەواریانە بگونجێنێت تەنانەت لەگەڵ عادات و تەقالیدی کوردیدا بگونجێت لەگەڵ گۆرانی و مۆسیقای کوردیدا بگونجێ مەلا حەمدومان هەبوو لەم سلێمانیدا هەوڵی داوە قورئان بخوێنێتەوە بەو ڕیتم و ئیقاع گۆرانی کوردی و مەقامی کوردی کە پێی خوێنراوەتەوە نەک بێ عەرەبی بخوێنێتەوە تەنانەت ئەم دیاردێ لەناو زەخرەفەی مزگەوتەکانی شاران ئەداتەوە بۆیە قسەکردن لەسەر ئەو بابەتی کە تۆی وروژێنی قسەکردنە لەسەر ئیسلامێکی عەرەبیە توندوتیژی لەگەڵ خۆی هەڵگرتووە و ئەم توندوتیژش بێگومان لەناو ئیسلامی سیاسی ئێمە بەکەم و زیاو هەیە تا ئاگاتە داعشەوە لە نەرمترینیان و تا داعش زۆر باشە زۆر سەد کاکەژین لە مێژووی ئیسلامە ئەگەر قسە لەسەر تێکەڵی کللتور و مەسەلەی دین بکەین لە مێژووی ئیسلامە شتێکی وا ڕوویاوی هێزێکی لەم شێوەیە دەرکەوێت و ئیسلام خۆی سەرکوتی بکە والله بۆ وەڵامی پرسیارەکەی جەناب تو بۆ هەنێ تەسەوریش کە لە کەسێکی وەکو کاک بەهمەن من ئەیبیستم ڕۆژانە یا غێری ئەو بەڕاستی فکر نابێ وەکو مۆدیل مامەڵی لەگەڵ بکرێن نقاشی فکری ئێستا بەڕاستی وای لێ هاتووە تۆ ئەگەر بتوێ مثلەن شوناسێکی مسەقەفانە بێت یا علمی بوون بیتە پاڵخۆت یعنی بەتەکیید لە دنیای فێر کۆمەڵی مستەڵەحات کۆمەڵی واقع کراوە بە هین وەکو هین تەقێندێ یعنی یەکسەر بەبێ بیرکردنەوە بەبێشت ئەنی ئەم تەعمیمە یەکێکە لەو زەواهیر و لەو دەرهایشتانەی کە ئەم مۆدیلگەراییە لە ناو بەڕاستی بەداخەوە هەنێک ئەوانەی کە خۆیان بە ڕۆشنبیری ئەلمانی یانە ئیسلامی کوردی ناوزە دەکەن ئەبینرێت ئەویشەوەی مەسەلەن زۆر بە تەعمیم قسە ئەکرێ یعنی تۆ هێزی ئیسلامی کاکە تۆ باسی سێد قوتبم بۆکەی بە سێد قوتب تەحلیلی واقعی کوردستانەکەی لە کوردستانە مامۆستا عەلی باپیرت هەیە فیکری دوای گیرانی لەلایەن ئەمریکاوە زۆر نەرمترە لە فیکری پێش گیرانی لەلایەن ئەمریکاوە کە بە زۆڵم گیرا 22 مانگ و هەرچی شتێک بوو مەسەلەن بەرامبەری کرا شتی نائینسانی شتی نائەخلاقی و حتا خۆی پرۆسەکە نائەخلاقی بوو کە تۆ کەسێک بانگەکەی بۆ میوانداری دەستگیریەکەی لە ڕێگا یعنی ئەم تەعمیمە بۆ ئەنجام پێم خۆشە پێم بە خاڵ پێم بوو ترێ بڵە کاکیان ئەو هێزە ئیسلامیە لە شەرقی ئەوسەتا بە خوێن هاتە سەر حکم کاکە ئێمە 100 ساڵە بووینەتە زەحیەی دەسەڵاتێکی ئەلمانی سەپێنرا و چەند دەسەڵاتێکی ئەلمانی سەپێنرا و جاریە بنەماڵەیەکی بەسیتە جاری شتێکە لە منتیقەکەیە ئەلمانێت و ئیستیبداد لە منتیقەکەیە دەست لەملانی یەکترن یعنی ئەلمانیەتی شەرقی ئەوسەتی هەیە ئەو ئەلمانێتەشی هەیە بکە تۆزە پیاو لە ڕوویە دیفاعی لێ بکە بڵێ بێلانی بەرامبەردین هەڵبژاردووە دوورکەوتنەوە لە تەعمیم نزیکمانەکاتەوە لە علمی بوون یعنی بەڕاستی من تێناگەم لە کاک بەهمەن من ئەو ئەڵێ کاکە گیان تۆ چۆن ئەڵێ من ئەڵێم تێگەشتێکی هەڵە وا ئەکا داعشێک بەرهەم بێ تێگەشتێکی هەڵە لە دین یعنی ئەو تەجزیئەیە من وەکو موسڵمانە کە من موسڵمان و بەغدادیش موسڵمانە من تێگەشتێکی مەقاصدیم هەیە لە دین هەموو دین زانان کۆیان کردو لە 5 کەلیمەیە کە هەر پێنجی لە پاراستنی کەرامەت و چۆن ئەڵێ واقعی ئینسانی و کەینونە ئینسانی و بەشەریەتە تەواو ئەبێ قاعدة شرعية أفرمي أينما تكون المصلحة فثم شرع الله إسلام أبو حنيفة أفرمي لهر شوينك دار الإسلام بشي بيناساك بوي كل شوينك عدل وأمان هبو لشوينك أمان هبو لقل دادقري نيوتو إسلام بني هبه إما قاعدة من هي حتى سناني مقاصد باز لو أكن لسر أشكال لسر الظواهر لسر مظاهر تنادواني حكم بي من كابرا الريشيكي هبي يابلو والله من يتر خلافه اسلامي اعلانك مو خلافه لاسلام تيجيشني مقاصدي او تو لسر محتوى حكم بسر اجتهادي اما الفوبي او انجا براستي من ام ديني كناسيما دينك تجزئه ناكره اگر هج كاتيك مثلا ام اجتمع تجزئه كر نتيجه خلافه يا بدا سوش من اتي قران بو هنا كخوي جوره باز لو زمي او كاك كتب بشكل قران هني اما بو جانب عمليكي دروسته وبو جانب علميكشي دروسته إما أبي بون منا باسي ظاهرية كين القرآن حتى باسي مسألة فتوى باسي اجتهادية كي أبي كابرا باسي أم قضية كأبي هم مرة عندك كاني ليك باتو أنجا مجتهدكم الله مرجي خويه يعني إسلام أو واشتكان الرأي إما أو قصي علمي بون لظاهرية كين ناكري إما اشتك براسي بين عثمانة وتعميم يكين كاكي جان إسا كاك لكردستانا أم هذا إسلامي عنيهن تاچنك تندجيان برهمينها أساسا أوي كتو ناوي أني سلفيتي سعودي ويا مدخلي ويا بي كتير بيوتري أساسا هو كشيء منه بل لو كشيء توبه
ئەساسەن ئەو لە کوردستانە یەکێتی و پارتی دەست لە پشتی ئەدەن نەک ئیسلامیەکان کەشی ئیسلامیەکانی ئێستا مەدخەلیەکێکە لە عەقەبەکانی بەردەم تەتەوری فکری ئیسلامی سەلەفێتی مەدخەلی ئەمە هەمومان نەزانین کاکە کێ سفرەی فەرشی سووری ڕاخستۆ بوو ئەوانەی کە پێیان درێت سەلەفێتی مەدخەلی لە کوردستانە کێیەکە مزگەوتی سێقات و چوارقاتی هاتی و ئیکا بە مەلایەک و بەڵام لەو لایە مەلایەکە سەر بە هێزێکی سیاسی ئیسلامیە و ئەسڵ و فەسڵی دیارە و کە ڕۆژێ لە ڕۆژان پەپولەیەکیش لەسەر دەستی عەزەری نەخواردەوە دوورێ خاتەوە لە مینبەرەکان و ناڵێ وتار بە وتارێکی شەیە قسەیەکی حەق بکە هەڵایەکی ئەلامی چوار ڕۆشنبیری بەناو ئەلمانی یا با هەر نەڵێن ئەلمانیشکە بەڕاستی ئەلمانی زۆر موسیفمان هەیە کە ڕەنگە ئەگەر بێت لێرە ئەو زاهیرێ بخاتە ڕوو زۆر لە من زیاتر قسە بۆ ئاراستەیە بکە بەڵام یعنی من حەزەکەم کاک بەهمەن و غێری کاک بەهمەنیش لەو تامیمە دوورکەونەوە یعنی کاکە تۆرە لە مێژووی کۆن و لە مێژووی کۆن دەفەتەیەم بە کاکە تعمیم چیم پێ تعمیم لە ڕووی ئاینی و لە ڕووی هێز سیاسیەکان من بە هیچ کێشەکە با من یەک کێشە پێ بڵێم من کە باسی سێ قوتب بەکەم ئەڵێم لە دەروی سژنا ناتون دو تیژە دەچێتە سژنە تون دو تیژە ئەساسەن ئەمە بەرگریەکە لە خودی سید قوتب کە تۆ وهمی ئەوە کە من پێم وایە بری ئەمە بەغەڵەت من لەمە تێگەشت من پێم وایە سیستمێک هەبووە سیستمێک بووە لەو سەردەمەیە توندوتیژی دروست کردو بەرامبەر ئەنیانەکانی داعش کاگی با من شتەکە تۆ دوای خۆت قسەی خۆت بکە مەسەلەی داعش من ئەڵێم کابرایەکە ڕێکخراوێکە گروپێکە لای داوە لە مەقسەدی ئەساسی دین و ئەم حرەکەش حەزەکەی من ڕەگ و ڕیشاڵی بۆ باسەکەم بەڵام تۆ ئەی سەپێنی ئەزانین چۆنە تۆ ئەڵەی ئیسلامیەک پارچە نییە تۆ ئەڵەی ئیسلامیەک پارچە نییە کەواتە لایە لە قورئان مەسئولە لەو تەطەڕفەی جان بەڵگەی نەسی هەیە کە بیسەلمێنێ داعش لادەرە لە دین کاکیجان بۆ ڕەفتارانەیەکە باگشتی پێ بڵێم داعش خۆ ئێستا پێغەمبەرێک لە ناومانە نییە تا بۆمان بسەلمێنێ داعش چییە یا چی نییە بەڵام تەحلیلی ئێمە دراسی من خۆمەڵم دراسی من بۆ داعش و بەستنەوەی بە خەواریجەوە لەسەر ئەساسی کۆمەڵە شتە یعنی ئەساسەن داعش بەڕێی من خەواریجی هاوچەرخن ینی خەواریجی ئەم سەردەمەن تۆ چ سیفاتێکیان هەبووە داعش من ماوەیەکە ینی دراسەیەکی داعش و غیری داعش و مثلا ئەوانەی خەواریجەکەم سیفاتەکانی خەواریج کە بەشێ لە زانایان و بیرمەندانی ئیسلامی یا نووسەرە ئیسلامیەکان باسیکەن یەکێک لەوانە بوونی ئەو کەسانەی کە تەمەنیان تەمەنێکی مەحدودە وەر ئەوانەشی لە کوردستان و ڕۆیشتۆ من پێم خۆشە مەسحێک بکەن هەمووی 18 ساڵ و 19 ساڵە ئەم قسەیە زانانی کۆن کردویانە من پێم خۆشە یەکێک بڕوا کتێبەکانی ئەو زانانە یەکێکیشان خۆشبەختانە زانایەکی کوردە دکتۆر عرفان عەبدولحەمید ڕەحمەتی خوای لێبێ کە دراسات فی الفرق والعقائد الئیسلامی هەیە کە یەکێکە لە کتێبە هەرە معتەبەرەکان بیخوێنێتەوە بزانە ئەو داعشەی کە ئەمڕۆ خۆی نوێن ئەو داعشە نییە کە خەلیفەی کوشتووە بەناوی خەواریجەوە ئایا باشە لێرە پرسیارێک دروستە بێ ببوورە ئەگەر زۆر بە کورتی جواب بێتەوە بۆی مافی من نەخۆیت کاتم کەمماوە ئەگەر خەواریجی سەردەمە بۆ لە ئێستاە دیاردەیە کە دیقەتی ئین ئەوەیە کەمترین هێزی ئیسلامی ڕۆبەڕووی ئەم خەواریجەی سەردەمە بێتەوە چۆن نەبووتەوە ینی کامێ و هێزێکە ڕوبەڕووی چۆن ڕوبەڕووی بێتەوە ینی لە ڕوو چەکداری و ڕوبەڕووی خەواریجە تازە قەیناکە تۆ ئەگەر باسی کوردستانەکەی من معلوماتێکی نهێنی پێڵم کۆمەڵی ئیسلامی کە من ئاگدارم کە پاشخانێکی چەکداری ینی خۆی دوو هەوڵێ یەکەم ئەوەی تۆ بە عسکەری دژی بۆستی دووهەمەوەی لایەنی علمی و معرفی تۆ جاتی بکەیت وەرە حەزەکەی من چەند دراسەوە بۆ ێنم زانانی معتەبەر لە جیهانی ئیسلامیە تەحلیلی ئەو واقعیان زۆر بە شێوەیەکی علمیش کردو دوور لە تەعمیم و دوور لەسەر کێڵ باشە وەکو مەسەلەی عسکەریش من باسی کوردستانەکەم من ئاگدارم کۆمەڵی ئیسلامی بە ڕسمی داوای لە یەکێتیش و لە پارتیش کردووە هێزی ڕسمی نظامی بۆ دروستکەن یا تێکەڵی کەن کەوادرەکانی کە پێشتر پاشخانێکی سەربازیە بوو با بچێتە بەرەی شەڕەوە ئەمە یەکێتی و پارتین کە ڕێنادەن ڕوتێکی ئیسلامی بە شێوەیەکی مباشیر بەشداری شەڕی داعش بکە خاڵێکی تر ئەوەی کە هەیە ئێستا ڕۆژانە هەفتانە ئەو کادرە ئەمنیانەی کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی و هەر حیزبێکی تریش
هەفتانە وەجباتیان بەد لەبێ زۆر باشە یعنی ئەو خۆت حەزەکەی بڕۆ لە دامی دەستگا باشە سوپاساکەم مافی کاک بە من نەخۆین کاک بە من کاتم کەم بەدەسەوەمەوە پرسیاری لێ ناکەم وەزم کۆمەڵک سەرنج هەیە سەرنجم زۆر بوو لە ڕاستیە من کەسێکم گرنگە بەلەمە مەقاصدی شەریعیشی لەسەکرێتەوە کاک هاوژی نازانم بۆچی هەر لە خۆڵێتەوە مەقاصدی شەریع بێگومان یەکێکە لەو چەمکە گرنگانی کە لە مێژووی ئیسلامی سیاسی شەونە مەقاصدی شەریع ئیسلام نییە وە هەمەکە أصل الإسلام نية كاكا أما أنا مقاصدي الشرعية لنا فقه إسلامي فقه برام هاتو ميجوا فقه هم وهمانة شيء أصل الإسلام من كمن باسي كم باسي مقاصدي الشريعة كم بيسمع ببينش بنمانية بو مقاصدي الشريعة أمر مقاصدي الشريعة بريتية بون منيشك لو أنا بريتية لآزادي مروف ئازادی لە ئاسە کۆمەڵایەتەکەی لە ئاسە سیاسی زانایان بۆیان ئیزافە کردووە من کە من باسی ئەماکەم واتە لە یەک لەحزەیە بۆ نمونە کاکاوژین قەڵز نەبێ بەوەی کە لە ئەوروپایە بۆ نمونە هەیە کەنیسێ گەڕوخێنێت و ئەکرێ بە مزگەوتێک لە بەردەم ماڵەکەی کاکاوژینە پێی ئەحراج نەبێ مزگەوتێ بڕوخێن بکرێ بە کەنیسێک واتە ئەوەندە بڕۆ بە ئازادی هەبێ واتە بڕۆ بە ئازادی هەبێ لە ئاسە کۆمەڵایەتەکە ئەمەیشێکە لە مەقاصدەکانی شەریعە گەرمەیشێک بێ گرنگە کە لە مێژووی ئیسلامیدا ئەمەیشێک نەبوو لە مەقاصدی شەریعە من بە وردی ئاگادارم لە مەقاصدی شەریعە و ئەحمانە فێری من مەکە بۆ نمونە من گرنگی بە پێچەوانەوەی کێشەکە ئەوەیە مەسیحی و کەنیسانەی ئەم هەم ئاگادارمە هەموو لە هەموو دنیاە ئەمە هەیە وەرە من نێرم لە لوبنان بۆ شوێنێ بەرامبەر قەسری عوسمانیەکان ئێرە ئەو دەرگای کەنیسەکە بەرامبەری دەرگای قەسریینە یعنی فەزڵی دەسەڵاتی ئیسلامیە هەرچی کەمە ئەدیانەکانە چونکە لە هەموو سەرزەوی ئەمە هەبووە لە هەموو سەرزەوی ئەمەوە عیبێکی گەورەی لە دورگەی عەرەبیە یەک مەسیحییان 300 ساڵ دەسەڵاتی ئیسلامی حکمی منطقەکەی کردووە تا ئێستا یەزیدی بوونی ماوە مەسیحەکان لە شەرقا ماون وەجوولەکە مابوو دیاردێکی باسی حەورە دەکەی بڕۆ لە ڕۆمایە مزگەوتێکم بۆ دروستکە لە ڕۆما لە ڤاتیکانە ئینەکەم بۆ با حیوارکەین من کە باسی ئەماکەم و باسی بابەتێکەکە من باسی دیاردیەکەکەم منەک باسی ئیسلام خۆیکەم ئەجناکە کۆمەڵێت دەقێنمەوە بە ڕوون و ئاشکرایی لەگەڵ ئەو هەمانی ئەوە کاکاوژینایەتەوە بە یەکە من نامێ شەڕی دەقەم کێشەی مێژووی ئیسلامی شەڕی دەقا کێشەی مێژووی ئیسلامی شەڕی دەقە جیاوازەکانە کە یەن بەیەکە لە نەتیجە عەقڵە جیاوازەکانە لە ئەساسە ئەیەن بەیەکە وا وەهمی ئەوە کە ئیسلامە جیاوازەکانی یەن بەیەکە لەو ململانەیە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستا هەیە ململانەیەکە کە پێی دەوترێت بەری شیعە کە ئێران سەرکردایەتیەکە ململانەیە کە پێی دەوترێت بەری ئیخوانی کە ئیخوان سەرکردایەتیەکە و ئەردۆغان سەرکردایەتیەکە ململانەیە کە پێی دەوترێت بەری سعودیە کۆی ئەمانە شتێک کە پێی دەوترێت دین بۆ بە قوربانی وەیەکێکە لە قوربانیەکان وەگوی مرۆڤێکێکێکە لە قوربانیەکان بەپەلە بەسەر ئەمانە نابێ باز بین و نابێ ئیسلامیەکان شەرم لەوە بکەن بۆ نمونە لە ناویانە توندوتیژی زۆر بەرهەم هاتووە و ئێستا ئێمە جەڵدێکی وردمان لە بەردەمانە ئایا ژمارەی ئەوانەی کە لە کوردستانە بۆ نمونەتە چوونەتە ناو داعشەوە چەندیان باگراوندێکی کۆنی ئیسلامیان هەیە ئەمە گرنگە ئیشی لەسەرکەی ئەگەر تو بۆ دەرکەوە ڕێژێکی هەرە زۆریان باگراوندێکی ئیسلامیان هەیە ئیسلامی سیاسی مەبەستم کاڵم ئیسلامیانە ئەوە بە ئیسلامیەکان جورئەت بەخۆیان کەن بگەڕێنەوە بەناو خۆیانە و جورئەت بەخۆیان کەن کە بەڵێ لە ناوانە توندوتیژی وجودی هەبووە تیرۆری سیاسی بۆ هەموو هێزەی سیاسەکان لە کوردستانە وجودی هەبووە ئەمە لە مێژووی ئێمەدا لە ناو بزنەوەی ئیسلامیە کۆمەڵێ هێز یەتە دەرەوەچێتە ناو چیاکانی کوردستان ئەمە ناو بزنەوەی ئیسلامی وتە دەرەوە بزنەوەی ئیسلامی لەو مێژووی خۆی بکۆڵێتەوە ئەبێ کە باسی عەلی باپیر دەکات لەو مێژووی خۆی بکۆڵێتەوە بۆچی پەرلەمان لە مێژوویەکە تەکفیرەکات ئەم توندوتیژە لەکوێ هاتووە لە فەزاوە نەهاتووە فەرموو سواسەکەم ببوورایەن پێتە بڕۆم کاکاوژین کاتم زۆر کەم بەدەستەوە بە 30 سانیە ئیسلامیەکان خۆیان ئەتوانن مەسەلەی توندوتیژی دوورخەنەوە لە هێز ئیسلامیەکان هەجی ئەو مناقەشەیە یعنی ئیشکالێکی تایە کە تۆ بێی یەک عنوان هەڵبژێری بۆ توندوتیژی من پێم خۆشە دووشتم پێ بڵێ کاک بەهمن توندوتیژی زاهیرەیەکی ئیسلامی دینیە بەتەنها ئەمە یەک دووهەم ئایا ئەلمانیەت لە منتیقەکە و جیهانیشا دەست لە منارەی بۆ دراوە بزانم با من لە سەرەتای بەرنامەکە شارەتمان بەوەیە من یەک معلومە کۆتایی پێێنم کتێبێک دەرچووە 30 ثانیان بە 30 ثانیە کتێبێک دەرچووە پێم خۆش هەموو کەس بیخوێنێتەوە لماذا تتحارب الأمم دوافع الحرب في الماضي والمستقبل باشا مؤلفەکەی مفەکرێکی ئەمریکیە 351 لاپەڕەیە دکتۆر ئیهاب عەبدوڕەحیم عەلی کردوێتی بە عەرەبی
مەسحێکی کردووە لە ساڵی 1648 تا ئەم سەردەمە 150 حرب ڕووی داوە زۆربەی لە ئەمریکا پیسترین حربیان پیسترین زۆرینەیان کەوتۆتە سەدەی بیستەوە. وەزیری دیفاعی پێشووی ئەمریکا ڕۆبەرت ماکنمارە ئەڵێ چی؟ ئەڵێ لە ساڵی 1962 کوژراوانی جەنگەکان بڵێن لە نیوەی یەکەمی سەدەی 20 تا 62 160 ملیۆن کەسە. ئەم حربانە لە دوور و نزیک هیچی دەوڵەتێکی ئیسلامی لە پشتیەوە نەبووە مەهماکان دەوڵەتێکی سعودیش بێ کە من بە دەوڵەتێکی یعنی چۆن ئەڵێ ئیسلامی صرفی نازانم کە خەڵکێک پێڵێ ئیسلامی وەکو حکام ئەڵێم نەگۆکو شعوب باشە ئقرار بەوە کرا کاتم نەما تەتەڕوف توندڕەوی زاهرەیەکی عامە ولا بەرەبانی مێژووە هەبووە وەسیمەتێکی دینی لەسەرەتای بەرنامەکە تۆڵامی پرسیارەکەی من بەڕۆتکای بە ئایان بە نەشکە کاتم هیچ بەدەستەوەنەوە هێزە ئیسلامیەکان ئەتوانن ئەمە لە خۆیان دوور بخەنەوە لەسەر خۆیان لابەرن کاکە لە ئەساسە هەڵگری نەبوون و بەراوردێک لە کوردستان کە بزانە هێزی ئیسلامیان ئیسلامی کامیان بەرهەمێنی توندوتیژی بوون من پێم خۆشە باحثێکی ئەکادمی بێلایەن بێ دوور لە تعمیم دوور لە سەرکێڵی بیسەلمێنەکە کێ حتا ئەگەر کوژرا و باسی شەڕی ناخۆشەکە بە ژمارە و داتا و بەهین پێمان بڵێ کێ بەرهەمێنی و هێزە ئیسلامیەکان هەڵگرینە هەڵگرین و ئایاتوان لەسەر خۆیان بێگومان تایتڵی بەرنامەکەدا لەسەر هێزە ئیسلامیەکان و کە باسی توندوتیژەکەین بەڵێ هێزە ئیسلامیەکان هەڵگری توندوتیژەکی زۆر و زەبەنەشن نەکەن بەڵام لە ئاستەوە بۆ ئاست جیاوازە گۆڕێ بۆ نمونە کۆمەڵی ئیسلامی جیاوازە لە یەکگرتووی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی جیاوازە لە بزنەوەی ئیسلامی کۆی ئەمانە جیاوازن لە داعش ئیسلامیەکان لە هەرێمی کوردستاندا دەبێت بە جورئەت بندان بۆ بنێن لە مێژووی ئەواندا توندوتیژێکی زۆر هەبووە ململانی ڕاستە ئێمە باسی پارتیۆچێتی ناکەین نزانین چەندیان لێ کوشتە ئێستا باسی ئیسلامیەکان ناکەین بۆیە باسی ئەوان ناکەین لە مێژووی ئیسلامیەکاندا لە هەرێمی کوردستاندا کە مزگەوتەکانیان بەدەست بوو شەڕ و شۆڕێکی بەهێزە نێوانیان هەبوو ئەگەر هاتو چەکیان بەدەست بووە بە قەدەرێکی و پارتیان زیاتر لێگە زۆر سپاس یەکەم زۆر سپاس بۆ هەردوو میوانە بە ڕێزەکەم کاکژین عمەر بەڕێوەبەری سنتەری زاوی بۆ لێکۆڵینەوەی فکری هەروە کاک بەهمەن تاهیر نەریمان و سەر و لێکۆڵەر لە باری ئیسلامی سیاسی سپاس بۆ هەردووتان بۆ ئامادەبوونتان خۆشەویستان سپاس بۆ ئێوەی بەڕێزیش کە تا ئێستا بینەرمان بوون تا بێگەشتنەوەمانم بلاکدان لە خۆشییانم